پەیوەندی لەگەڵ گەورە پیاوانی عەرەب. لەو کاتەوە لەشکری عەرەبی ئیسلامی فەتحی کوردستانی کرد، گەلی کورد بە دڵسۆزی موسڵمان بوو. زمانی عەرەبی کە زمانی قورئان بوو و گەلی عەرەب کە لە هەندێک قۆناغی مێژوودا نەتەوەی دەسەڵاتدار و کاربەدەست بوو، لە ناو کووردا لە چاو میلەتانی تردا ڕێزی تایبەتی و پایبەرزی هەبووە. ژمارەیەکی زۆر لە خێزانی سەید و شێخ و مەلا و پیر و گەورە پیاوەکانی کورد بەڕاز یا بە هەڵبەست ڕەچەڵەکی خۆیان ئەبردەوە سەر عەشیرەت و بنەماڵە و گەورە پیاوە مێژوویەکانی عەرەب. شەرەفنامە دەیان نمونەی باس کردووە. گەلی کورد لەلای ڕۆژئاوا و خواروی نیشتیمانەکەیەوە هاوسێ عەرەب بوو، جگە لە پەیوەندی هاودینی و هاومەزەبی، پەیوەندی فەرهەنگی و بازرگانی بەهێزیش لە نێوان هەردوو میلەتدا هەبووە. بگرە لە هەندێک شوێن تێکەڵاوی پەیوەندی خزمەتیش لە ناو عەشیرەتەکانیاندا هەبووە. شێخ عوبەیدوڵڵاش گرنگی میلەتی عەرەب و گرنگیکاری شوێن و ناوەندە پیرۆزەکانی ئیسلامی لە وڵاتانی عەرەبیدا زانیوە، بە تایبەتی چونکە خۆی کابرایشی دینی بووە و بزوتنەوەکەشی دژی دەسەڵاتدارانی بووە کە خۆیان بە پارێزەری موسڵمانانی دنیادانەوە، هەموو ڕاپەڕین و یاخیبوونێک لە حکومڕانی خۆیان بە لە دین دەرچوو ژماردووە. لەبەرەوە شێخ عوبەیدوڵڵا پێویستی بەوە بووە ڕەوایی بزوتنەوەکەی خۆی و دەرچوونی کاربەدەستان لە ڕێوشوێنەکانی ئیسلامەتی بۆ ئەوان بسەلمێنێ و هەوڵ بدا پشتیوانی معنەوی سیاسی گەلانی عەرەب و پشتیوانی گەورە پیاوەکانیان بەدەست بێنێ. بۆ ئەم مەبەستە پەیوەندی لەگەڵ چەندین شوێن کردووە، نامە و نێردراوی ناردۆتە لایەن. لەوانە شەریفی مەکە کە زێوانی گۆڕی پێغەمبەر و شوێنە پیرۆزەکانی ئیسلام بووە و هەموو ساڵ دەیان هەزار کەس لە سەرانسەری وڵاتانی ئیسلامیەوە بۆ بەجێهێنانی ئەرچی حەج ڕویان تێکردووە. کاریگەرترین و گرنگترین ناوەندی کۆبوونەوەی ساڵانەی موسڵمانانی دنیا بووە. لەمەش دیارە مەبەستی بە دەزێنانی پشتیوانی معنەوی سیاسی کاربەدەستی پیرۆزترین ناوەندی ئیسلامی جێگەی ڕێزدێنانی هەموو موسڵمانانی دنیا بووە. خدێوی میسر ئەگەرچی لەو سەردەمەدا لاواز بوو کەوتوی بووە ژێر نفوزی دەوڵەتانی ئەوروپیەوە، بەڵام میسر گرنگێکی گەورەی فەرهەنگیە بوو. جگە لەوانە گرنگترین زانستگەی دینی ئیسلامی جامیعەت الئەزهەر لە قاهیرەدا بوو. هەندێک لە گەورە پیاوانی عەرەب لە ویلایەتەکانی موسڵ و بەغداد کە هاوسۆزی نفوزی سیاسی و دینی خۆی بوون. هەندێک سەرچاوە ڕاگەێنن لە دوا ڕاپەڕینەکەی شێخدا نزیکەی 5,000 عەرەبی ویلایەتەکانی بەغداد و موسڵ لە ناوچەکانی هەکاری بۆ هاوکاری و یارمەتیدانی شێخ عوبەیدوڵڵا کۆبوونەتەوە. ئەگەرچی ئەم ژمارە گەورەیە ڕەنگە جۆرێ لە پەیوەندانی تێدا بێ، بەڵام لەسەرێکەوە بەڵگەی نفوزی بەهێزی شێخە لە ناو موسڵمانانی عەرەبدا و بۆ بەڵگەی ڕادەی پشتیوانیکردنی ئەوانە لە جوڵانەوەکەی شێخ دژی دەسەڵاتی عوسمانی و ئێرانی. تەقەلای جێبەجێکردن، کاری چەکدار، هێزەکانی کورد. هێزی چەکدار لە سەردەمی جەنگ و لە سەردەمی ئاشتیدا گرنگی گەورەی هەیە بۆ گەلان و دەوڵەتان، بەڵکو فاکتەرێکی هێزینەتەوە و هێزی دەوڵەتە. هەبوون و نەبوون، خورتی و لاوازی و چۆنایەتی و چەندایەتی هێزی چەکدار دەوری بڕیاردەری هەیە لە سەرکەوتن یا لە تێشکانی کاری سیاسی و کاری دیبلۆماسیدا و لە بەدیهێنانی ئامانجەکانی نەتەوە یا دەوڵەتێکدا. دەوڵەتان بۆ سەرکوتکردنی یاخیبوونی ناوەچی، بۆ پاراستنی خۆیان لە دەستدرێژی دەرەچی، بۆ دەستدرێژیکردنە سەر دەوڵەتانی تر، هەمیشە پەنایان بردوتە بەر بەکارهێنانی زۆر و تونند و تیژی و هێزی چەکدار. دەوڵەتان بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕینی ڕزگاری خوازانەی نەتەوەکانی ژێردەستیان و گەلانی ژێردەستەش بۆ بەدەستهێنانی مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆیان، شانبەشانی کار لە مەیدانەکانی ترا پەنایان بردوتە بەرچەک و هێزی چەکدار. بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی کوردیش لە سەرەتاوە هەر ئەو ڕێگەی گرت و کردی بە شێوەی سەرەکی کاری خۆی بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی، بەڵام چونکە کورد دەوڵەتی نەبووە، نەریتی پێگێنانی سوپا و لەشکر و جەنجی نظامیشی نەبووە. هەروەها بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی گەلی کورد و قۆناغەدا هێزێکی چەکداری ڕێکخراوی نەبووە. لە ناو کووردا نەریتی شەڕی ناوخۆی خێڵەکان لەگەڵ یەکتری، نەریتی بەرەنگاری هێزی دەوڵەتە دەسەڵاتدارەکان، نەریتی جەردەیی و ڕێگری و یاخیبوون لە کاربەدەستانی بێگانە هەمیشە هەبووە. چەک خشلی خۆڕازاندنەوەی پیاوان بووە و نرخێکی کۆمەڵایەتی سیاسی تایبەتی هەبووە لە لای هەموو کەس. ئازاتی و نەترسان و لە خۆبوران، جوامێری و دلێری و بوێری ڕەوشی پەسەند بوون. لە کۆنەوە خەڵک هەوڵی خۆچەکدارکردنیان داوە، بە تایبەتی خۆپاراستن ئەرچێ بووە هەر کەسە لەملی خۆی بووە، چونکە دەسەڵاتدارانی ڕۆم و عەجەم سەر و سامانی خەڵک و ئاسایشی وڵاتیان نەپاراستووە. دەرەبەگەکانی کورد، ئاغاکانی چ ئەوانی ڕەوەند و چ ئەوانی نیشتەجێ بوون، سەرڕای ئەوەی خۆیان چەکدار و دەستەیەک نۆکەری کەم یا زۆری چەکداری تایبەتی خۆیان هەبووە، زۆریان لە پیاوەکانی خێڵەکان کردووە بۆ کڕین و پەیداکردنی چەک. هەبوونی ژمارەی زۆرتری چەکدار نیشانەی پایەی بەرز و زۆری دەسەڵاتی ئاغاکە بووە لە ناوچەکە و لە ناو دراوسەکانیدا. کوردستان وڵاتێکی پیشەسازی نەبووە، کارگەی دروستکردنی چەکی تیان نەبووە.
لە نیوەی یەکەمی قەرنی 19هەمدا بەدرخان پاشا لە جزیرەی بۆتان و میر محەممەدی سۆران لە ڕەواندز بناغی کارگەی دروستکردنی چاک، خەنجەر، دەمانچە، تفەنگ، تۆپیان داناوە. بەڵام لە پاش داگیرکردنەوەی کوردستان ئەو کارگانەش نەمان. کارگەی دروستکردنی چەک لە ئێران و تورکیاش نەبووە، ئەوانیش تۆپ و تفەنجیان لە دەوڵەتانی ئەوروپی کڕیوە. چەکی شانی کورد بە گشتی خراپ و دواکەوتوو کۆن بووە، مەگەر تاکوتوک چەکی باش و نوێیان هەبوو بێ. چەکەکانیان تفەنجی کۆنی پلیتەدار، هەندێک تفەنجی لە بابەتی ئەوانی دەستی ڕۆم و عەجەم، خەنجەر، زەرگ، کوتەک بووە. لە تەموزی 1880ەوە شێخ عوبەیدوڵڵا دەستی کرد بە سازدانی هێزی چەکداری خێڵەکانی شەمزینان، گەوەر، مەرگەوەر، تەرگەوەر، شنۆ، سەردەشت، سابڵاغ، بە تایبەتی خێڵەکانی مەنگۆڕ، مامەش، پیران، زەرزا، شکاک، گەورگ، موکری، دیبوکری. ئەم هێزانە کە سەرچاوەیەکی ئاگاداری وەکو زەڵە سوڵتان بە 30,000 سوارە و پیادەی خێڵە کوردەکانی تەقدیرەکە کەم و کوڕی کوشندیان هەبووە. یەک، هەیئەتی ئەرکان یا سەرکردایەتیی شارەزای زانستەکانی جەنگ و تەجروبەی جەنگی نیزامی نەبوو. دوو، لە دەستەوتیپی لە یەکچوودا بێ گوێدانە خێڵ و ناوچە کۆ نەکرابوونەوە و ڕێک نەخرابوون، بەڵکو هێزی هەر خێڵە پێکەوە بە فەرماندەیی سەرۆکی عەشیرەتەکەیان کۆبووبوونەوە. سێ، نەفەرماندەکانی هێزەکە و نەجەنگاوەرەکانی لەشکرەکە مەشقی جەنگی دانەدرابوون. چوار، چەکی قورسیان نەبوو، چەکەکانی تریان بە زۆری خراپ و کۆن و بەشێکیشیان چەکی ئاگرداریان هەر نەبووە. پێنج، خۆراک و جلوبەرگ و پێویستیەکانی تریان ئەبوو لەلایەن خۆیانەوە دابین بکرێ. شەش، لەشکرێکی ناڕێک و پێک، مەشق نەدی و بێدیسپلین، بێتەجروبە بە ئارەزووی خۆیان کۆبوونەوە و بە ئارەزووی خۆشیان بڵاویان لێکرد. قشوونی ئێران. ئێران لە چەند قەرنی پێشەوە خاوەنی قشون بوو. لە سەرەتای قەرنی 19هەمدا لە جەنگی ڕووسی ئێرانیدا عەباس میرزا سەرکردایەتی هێزەکانی ئێرانیە کرد، بۆی دەرکەوت جەنگ لەگەڵ دەوڵەتێکی ئەوروپی بەبێ فێربوونی زانستی جەنگ و چەک و مەشقی نوێی ئەوروپیەکان کارێکی دژوارە. ناپلیۆن دەستێک ئەفسەری فەڕەنسی بۆ ڕێخستنەوەی قشوونی ئێران و مەشق پێکردنی بۆ ناردن. بەریتانیا بۆ ئەوەی نفوزی فەڕەنسا نەتەنێتەوە بۆ ناوچەکە کارێکی وای کرد کە لە باتی فەڕەنسیەکان ئەفسەرانی ئینگلیزی بێنە ناو قشوونی ئێرانەوە. بەپی باش و خراپی پەیوەندەکانی دەرباری قاجار لەگەڵ دەوڵەتانی ئەوروپی، ئەفسەرانی ئینگلیزی، ئیتالی، فەڕەنسی، مەجارستانی، ڕووسی، نەمسەیی هاتوون بۆ ئێران بۆ ڕێخستنەوەی قشوونی ئێرانی لە سەرشێوەی سوپاکانی ئەوروپا. لە دووەچارەکی قەرنی 19هەمدا هێزە چەکدارەکانی ئێران سێ جۆر بوون. یەک، سواری میلیشیا کە پێک هاتبوو لە هێزی تیرە و خێڵی شوێنە جیاوازەکانی ئێران بە سەرکردایەتی سەرۆکەکانی خۆیان کۆکرانەوە. دوو، قشوونی ئێران لە سوارە، پیادە، تۆپخانە کە بە لاساییکردنەوەی سوپاکانی ئەوروپا ڕێکخرابوون، مەشق درابوون، چەکدارکرابوون. سێ، هێزێکی تری شێوە نیزامی تفەنگدار کە بۆ پاراستنی سەر و سامانی کاربەدەستان لە خەڵکی ناوشارەکان پێگات بوو. قشوونی ئێران ئەبوو لە نزیکەی 100 هەنگ پێک بێ، هەر هەنجێکیش ئەبوو 800 تا 1000 کەس بێ، بەڵام لە ڕاستیدا وەکو کێرزن ئەڵێ لە 600 تا 700 کەس پێگە هاتن. ئەو شوێنانی ئەم هەنگانیان لێدا ئامەزرێنرا بریتی بوون لە 26 هەنگ لە ئازەربایجان، 12 هەنگ لە خۆراسان، 7 هەنگ لە مازندەران، 10 هەنگ لە گەیلان، 5 هەنگ لە ئەسفەهان، 5 هەنگ لە خەمسە، 4 هەنگ لە دەماوەند، 3 هەنگ لە قەزوین، 4 هەنگ لە کرماشان، 6 هەنگ لە کزاز و زاهان، 4 هەنگ لە هەمەدان، 2 هەنگ لە لوڕستان، 1 هەنگ لە هەریەکێ لە گەروز، گوڵپایەگان، مەلایر، نەهاوەند، کوردستان. ناوەندی پادگانەکانی قشوون لەم شوێنانە دامەزرابوون: تەورێز، تاران، میاندواو، ئەردەبیل، سابڵاغ، مەشەد، سەرخەس، ئوستراباد، نەسرەداباد، قاین، ئەنزەلی، ئەسفەهان، محەممەرە، کەلات، بوشەهر، بەندەرعەباس، شیراز، سنووری بلوچستان، سنووری کوردستان، سنووری رووسیا. دەستگا ئێرانیەکان لە ساڵنامەی ڕسمی خۆیاندا تێکڕای هێزی چەکداری ئێرانیاندا ئەنا بە 200,000 کەس، لەوانە 150,000 نیزامی و 50,000 میلیشیا. کێژزن ئەم ژمارە گەورەیە بە خۆڵکێشانێکی ناڕاستی دام و دەستگاکانی ئێران داانێ، چونکە خۆی هێزەکانی ئێران ئەوی کە بەکردەوە لە ڕیزی خشوندا بوون بە 30,000 کەس تەقدیرەکە. لە چەکی قورسدا تۆپخانەی ئێران خاوەنی 164 تۆپی باش و بێکەڵکی جۆرا و جۆر بووە. بۆ پێگەیاندنی ئەفسەریش لەسەر ڕێوشوێنی فەڕەنسی، کۆلیژی سەڵتەنەتی هەموو ساڵ چەندین ئەفسەری پەروەردا کرد. دانانی ڕێوشوێنەکانی ڕاپەڕین، هەڵبژاردننی مەیدانی ڕاپەڕین،
شێخ عوبەیدوڵڵا پلانی ڕاپەڕینەکەی وەها داڕێژ کە هێزە چەکدارەکانی لە پێشدا هەوڵی ئازادکردنی کوردستانی ئێران بدەن، اینجا هەوڵی ڕزگارکردنی کوردستانی عوسمانی بدەن. لەبەر ئەم هۆیانە: یەک، ئێران لە تورکیا لاوازترە. دوو، هێزەکانی ئێران لەو کاتەدا بەپی ئاگاداری شێخ بە شەڕی خێڵە تورکمانەکانەوە خەریکە. سێ، بەشێکی هێزەکانی ئێران کوردن، بە هیوای ئەوە بوو ڕیزی دوژمن بەجێبێڵن و بێنە پاڵ لەشکرەکەی ئەو. چوار، کوردستانی ئێران ئەرزێکی دەوڵەمەند و بەپیتە، ئەتوانێت ببێتە بنکەیەکی باش بۆ خۆسازدان بۆ ئازادکردنی کوردستانی عوسمانی. پێنج، هەروەها زوڵم و زۆری عەجەم، باجووسەرانی زۆر، جەریمەکردن و سزادانی ناڕەوا، ئابڕووبردن و سوکاتی پێکردن، کوشتن و لێدان و ڕاونان لە کوردستانی ئێراندا گەیشتۆتە ڕادەی تەقینەوە. شێخ ناوچەکانی خوار و ڕۆژئاوای دەریاچەی ورمەی هەڵبژارد بۆ مەیدانی لەشکرکێشی و ڕاپەڕین دژی دەسەڵاتی ئێرانی. ئەو ناوچانەی تێکەڵاو بوون لە کورد و ئازەری و کەمایەتی دینی و لە کۆنەوە مەیدانی ناکۆچی سەختی مەزەبی، سونی، شیعی و ململانەی خوێناوی و نەتەوەیی کورد ئازەری بوو. بۆچی ئەم مەڵبەندەی کەوەکو مزایشی دین و مەزەب و زمانی جیاواز بوو هەڵبژارد و ناوچەیەکی تری کوردستانی ئێرانی هەڵنەبژار کە تەبایی نەتەوەیی و دینی و مەزەبی تێدا بێ؟ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئاسان نییە. جوڵاندنی هێز و قۆڵەکانی هێزەکانی شێخ عوبەیدوڵڵا بریتی بوو لە پیاوگەلی هۆزە کوردەکانی شەمزینان، تەرگەوەر، مەرگەوەڕ، زەرزا، پیران، مامەش، مەنگۆڕ، گەور، موکری، دیبوکری. شێخ لە ماوەیەکی کورتە هەمویانی سازدا و لە دوو قۆڵۆ جوڵاندنی. قۆڵێکیان بەناو موکریاندا بەسەر بناو و میاندووە و نەغەدە و بەرەو ژوور و ئەویتریان بەناو برادۆزدا بۆ سەر ورمێ و بەرەو ژوور. قۆڵی یەکەمیان بە سەرکردایەتی شێخ عەبدولقادر 1857-1925 کوڕی یەکەمی شێخ و هەمزاغای مەنگۆڕ بە 150 سوارەوە لە شەمزینانەوە بەڕێکەوتن بۆ مەرگەوەڕ و لەوێوە بۆشنەوە. لەسەر داوای هەمزاغا 800 سواری مەنگۆڕ بە سەرۆکاتی کاکەڵای برای و 300 سواری پیران بە سەرۆکاتی مامەند ئاغا و 300 فەنگچی بە سەرۆکاتی ڕەسوول ئاغا کۆبوونەوە لە شنۆ. هەمزاغا هەوڵیدا هەموو سەرۆکی هۆزەکان و هۆزەکانیان لەژێر ئاڵای شێخدا کۆبکاتەوە. هەوڵی زۆری لەگەڵ محەممەد ئاغای مەزنی مامەش و بیوخانی گەورەی قەرەپاپاغدادا کە ئەوانیش بەشداری ڕاپەڕینەکە ببن. محەممەد ئاغا لە سابڵاغ هەوڵێکی زۆریدا کار بەدەستانی عەجەم لە مەترسی و گەورەی بزوتنەوەکە هۆشیار بکاتەوە بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە ڕی تەشەنەکردنی بگرن. دوای ئەوەی لەوان نائومێد بوو ڕاپەڕینەکە پەرەیسەند، ئەوسا ئەویش بە ناچاری تێکەڵاو بوو. ئەم هێزە لە شنۆوە بەرەولاجان، پیران، سابڵاغ بەڕێکەوتن. بە درێژایی ڕێگا خەڵک ئاهاتن بە پیریانەوە. پیاوەکانیان تێکەڵاوی لەشکرەکە ئەبوون. خەڵکی سابڵاغ بە دەهۆڵ و زوڕناو بە ئاڵاوە چوون بۆ پێشوازی شێخ و هێزەکەی. هەموو مەڵبەندی موکریان بەبێ بەرەنگاری هێزی ئێرانی ئازاد بوو. شێخ عەبدولقادر بارەگای سەرکردایەتی لە کەناری چەمی سابڵاغدا دامەزران. چەندین هەزار کەسی پیر و لاوی چەکدار و بێچەکی تێکەڵاو لە دانیشتوانی سەرانسەری ناوچەکە لە شێخ عەبدولقادر کۆبوونەوە. بە پێی هەندێ سەرژمێر لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا 9000 سوار و 8000 پیادە و چەند هەزارێکیش بۆ تاڵان کۆبوونەوە. ئەم ژمارە ئەگەر پێوەنانیشی تێدا بێ ئەندازەی جەماوەری بوونی ڕاپەڕینەکە دەرەخەن. شێخ عەبدولقادر میرەبەجی خاڵۆی بە 200 سوارەوە وەکو بەرایی لەشکر ڕەوانەی میان دواو کرد. میرەبەگ و سوارەکانی لە ڕێگا کەوتنە بۆ سێ عەلیخانی حاتمی مەراغەوە. میرەبەگ کوژرا و سەریان بڕی. هێزەکانی کورد لەمە زۆر تووڕەبوون، هێرشێکی توندیان کردە سەرمیان دواو. 26 شەوالی 1297 میان دوا و دوای شەڕێکی خوێناوی گیرا. لەم شەڕەدا چەند سەر شیعە کوژران. هەندێک لە خان و بازاری میان دوا و دوای تاڵانکردن سووتێنران. 4 زیلقعدە هێزی کورد لە مەلەکەندیەوە بەرەو بناب بەڕێکەوت. خەڵکی بناب چونکە هەواڵی کوشتار و سووتاندنی میان دواویان بیست بوو، هەموو خۆیان بۆ بەرگری ئامادە کرد بوو. مەلا عەلی قازی کە ئاخوندێکی شیعە بوو کەوتە بۆ هاندان و سازدانی خەڵکی بناب بۆ بەرهەڵستی کورد. خەڵکی بناب بەرگریەکی ئازایانیان لە خۆیان و شارەکەیان کرد. چەند هێرشی کوردەکانیان شکان. هاوزەمان لەگەڵ سەرنەکەوتنی ئەم هێرشانەدا هێزێکی ئێرانی بە سەرکردایەتی ئەعتیمادوسەڵتەنە کە پێک هاتبوو لە 6000 پیادە و 2500 سوار گەیشتبوونە نزیک بناب بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕینەکە. هێزەکانی شێخ لە گرتنی بناب نائومێد بوون و کەوتنە بڵاوە لێکردنی ناڕێک و پێک. شێخ عەبدولقادر کشایەوە مەلەکەندی و لەوێەوە بۆ سابڵاغ. 27 زیلقعدە کۆنسوڵی ئینگلیز ئابود لە ورمێەوە گەیشتە سابڵاغ. نامەی شێخ عوبەیدوڵڵای هێنابوو لەوێەوە ڕەوانەی تەورێزی بکەن. شێخ عەبدولقادر بۆ پاراستنی هەمزاغای فەتاحی بە 150 سوارەوە لەگەڵ نار تا نزیک بناب بەڕێیان کرد. ئابود لەوێ فەرماندەی هێزەکانی ئێرانی دی و هەرچی ئاگاداریەکی لەسەر هێزەکانی ڕاپەڕینەکە هەبوو بە ئێرانەکانی وت.
لە سەرەتای زلحجەدا قشون بە سەرۆکاتی ئەعتیماد سەڵتەنە لە بنابەوە بەرەو سابلاغ جوڵا بۆ دواکەوتنی هێزی شۆڕش. لە هەمان کاتدا 500 کەسی شاسیۆن بە سەرۆکاتی فەرەجی خان و نەجەف قولی خانی ئورچی کە لە تەوریەزەوە بۆ یارمەتیدانی هێزی دەوڵەت هاتبوون تا گەیشتنە سابلاغ بە هەر کوێدا ڕائەبوردن تاڵانیانە کرد. هێزەکانی عەبدولقادر نەیانتوانی لە بەردەم هێزەکانی دەوڵەتدا ڕابوەستن، کەوتنە کشانەوە بەرەو شنۆ. قۆڵی دووەمیان بە سەرکردایەتی شێخ عوبەیدوڵڵا خۆی. شێخ پێشتر هێزێکی بە سەرکردایەتی شێخ محەممەد سەدیق کوڕی دووەمی و خەلیفە محەممەد سەعید ناردبووە ناوچەکە بە هاوکاری شێخ محەممەد ئەمین کە یەکێک لە گەورەکانی کوردی ئەوێ بوون کەوتبوونە سازدانی هێز. 14 زیلقعدەی 1297 شێخ عوبەیدوڵڵا بە هێزێکی گەورەی ئیلاتەوە لە مەرگەوەڕەوە بەرە ورمێ بەڕێکەوت. بۆ حەسانەوە چەند سەعاتێ لە باراندوز لایدا. لەوێوە ڕاستەوخۆ چوو بۆ گوندی سیری نزیکی شاری ورمێ. هێزەکانی نزیکەی 12,000 کەزە بوون. لەو کاتەدا هێزێکی ئەوتۆ لە ورمێ نەبوو بیپارێزێ. فەوجەکانی ئەفشار بە فەرماندەی ئیقبالەدەولا لە قەڵای بەدەلبوو هەڵیاندا بوو. شێخ ئەو هەلەی لە دەستدا لە باتی ئەوەی یەکسەر هەڵبکتێتە سەر ورمێ و بیگرێ لەوێ ڕاوەستا و ڕۆژی دوایی دوو نامەینوسی یەکێکیان بۆ میر جەمالەدین ئاغای شێخ سەلامی ورمێ و ئەویتریان بۆ میرزا حسێن ئاغای مستەهید. شێخ لە نامەکانیدا داوای لێ کردبوون هاوکاری لەگەڵ بکەن، شار بەبێ شەڕ بەدەستەوە بدەن، سیورساتی لەشکرەکەی دابیر بکەن. ئاگاداری کردبوون تەنیا 2 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە لە مزگەوتی جامعی نوێژیان لەگەڵ ئەکاو لەوێەوە ئەچێتە سەر تەورێز. ئەوانەش کەڵکیان لە نامەکەی شێخ وەرگر بۆ دواخستنی هێرشەکەی تا ڕێوشوێنی پاراستنی شارەکەیان دابنێن و ئاگاداری ئەقبالەدەولە و کاربەدەستانی تری ئێران بکەن. لە وەڵامدا داوایان لە شێخ کرد 3 ڕۆژ مۆڵەتیان بداتیە بۆ ئەوەی خەڵک ئاگادار و خۆیان بۆ پێشوازی ئامادە بکەن. شێخ 2 ڕۆژ مۆڵەتیدان، بەڵام ئاخوندەکانی ورمێ لە باتی ئەوەی شار بۆ پێشوازی شێخ ئامادە بکەن کەوتنە خۆسازدان و قایمکردنی دیوار و بورج و باروی شار بۆ بەرهەڵستی و نامەشیان بۆ ئیقبالەدەولە نارد بە زووی بگەڕێتەوە مشوری پارێزگاری ورمێ لە هێرشی چاوەڕوانکراوی شێخ بخوا. هێشتا مۆڵەتی شێخ تەواو نەبوو بوو ئیقبالەدەولە و فەوجەکانی بەرفەرمانی گەیشتنەوە ورمێ. شێخ محەممەد ئەمین و خەلیفە محەممەد سەعیدیش بە هێزەکانیانەوە گەیشتنە لای شێخ. ئەو هێزانی لە شێخ کۆ بووبوونەوە وەکو هەندێک سەرچاوە ئەڵێن خۆی لە 30,000 کەزەدا. ئەم ژمارێ ئەگەر پێوەنانیشی تێدا بێ دیسان ڕادێ قۆڵی ڕەجی ڕاپەڕینەکە لە ناوگەلی کووردا دەرەخا. ئیقبالەدەولە دەست بەجێکەوتە دانانی ڕێوشوێنی پارێزگاری شار، مزگەوتی یۆرشای کردە بارگای فەرماندەیی. جگەل لە هێزە نیزامیەکانی هەموو ئاخوند و بازرگان و گەورەکانی ورمێ لەگەڵ دانیشتوانی شارەکە دەستیاندایە چەک و بەسەر دەروازە و بورج و بار و گەڕەکانی شاردا دابەش بوون بۆ بەرهەڵستی هێرشی کورد. ناکۆچەکە بە تەواوی ڕەنجی مەزەبی و نەتەوەی بەخۆیەوە گرتبوو، هەموو کوردی سوننە لەلایەک و هەموو عەجەمی شیعاژ لەلایەک. بۆچی ڕاپەڕینی ڕەوای کورد بەو جۆرە لە لایەنگەلی ئازەریەوە دوژمنایەتی کرا و بەر لەوەی هێزەکانی دەوڵەت سەرکوتی بکەن ئەوان بەرەنگاری ڕاوەستان. ڕەنگە وەڵامی ئەمە لە بەشەکانی یەکەم و دووەمی ئەمباسەدا دەربهێنرێ. شێخ عوبەیدوڵڵا تێگەیی مۆڵەتەکەیان بۆ بەدەستەوەدانی شار نەبوو، بەڵکو بۆ تەفرەدانی ئەو بۆ بەسەربردنی کات بووە تا خۆیان بۆ بەرگری ئامادە بکەن. شەوی 18 زیلقعدە یەکەمین هێرشی کورد بۆ سەر ورمێ دەستی پێکرد. ئیقبالەدەولە و هێزەکانی و خەڵکی ورمێ زۆر بەتوندی بەرپەرچی هێرشەکەیان دایەوە. هێرشەکە هیچ سەرکەوتنێکی بەدەست نهێنا. هەرچەندە لە نێوان شێخ عوبەیدوڵڵا و ئیقبالەدەولەدا چەند جارێ نامە ئاڵوگۆڕ کرا و چەند جارێ نوێنەرانی خەڵکی ورمێ چوونە لای شێخ بۆ مۆڵەت وەرگرتن و کۆنسوڵی ئینگلیزی ژویستی ناوبژی بکە بەو هۆیانەوە جاروبار شەڕ ڕائەوەستا. بەڵام پێکادان وەکو لە شەوی 18 مانگەوە دەستی پێکرد بوو تا ڕۆژی 28 زیلقعدە لە بەردەمی دیوار و قەڵاو بورج و باخەکانی ورمێدا درێژەی کێشا بێ ئەوەی هێزەکانی کورد بتوانن شارەکە یا هەندێک گەڕەکی بگرن. ئیقبالەدەولە بە هیوای گەیشتنی هێز یارمەتی ئێران ئەیویست کاتەکە بەسەربەرێ. هێزەکانی کورد زیانی گیانی زۆریان لێکەوت بوو. هەر لە هێرشی شەوێکیاندا وەکو عەلی ئەفشار نووسیوێتی ئەبێ نزیکەی 2500 کورد کوژرابێ. 29 زیلقعدە ئەمیر تەیمور پاشاخانی سەرداری ماکۆ بە 6,000 سوپابیبانی خۆی و ساڵماس و ماکۆ لە چیمەنی درشکی سەلماسەوە بەرە ورمێ جوڵاو هەمان ڕۆژ گەیشتە قوشتی. شێخ عوبەیدوڵڵا هەموو هێزەکانی بردە قەڵای ئیسماعیل ئاغا بۆ ئەوەی ڕێ لە تەیمور پاشاخان بگرێ. یەکەمین پێکادانی هێزەکانی ئەمیر تەیمور و شێخ عوبەیدوڵڵا لە قیزلار قەلعا بە قازانجی ئێران تەواو بوو. ئەمیر تەیمور بەرە ورمێ کەوتە ڕێو لە دەرەوەی شار بارگەی خست. هێزەکەی تەیمور پاشا هەر ئاوایەکی لەسەر ڕێدا بوو تاڵانی کرد و هەموو ئەوانەشی سەر بڕی کە لە هێزەکەی شێخ بەدیر گرتبوونی و کەلەکانی وەکو نیشانەی سەرکەوتنی خۆی نار بۆ تەورێز.
شێخ هێزەکانی ڕێخستەوە لە ئێواری 4 زیلحیجەدا لە چێوی جوودلەرەوە کە ئەیڕوانی بەسەر ئۆردوگاکەی تەیمور پاشاخاندا هێرشێکی سەرنەکەوتویان کرد. هێزی عەجەم هێزەکانی ڕاپەڕینەکەی شکاند و بەرەو دواوە ڕاوینە. هێزەکانی شێخ جارێکی تریش لە هەمان شوێنەوە پەلاماری ئۆردوگاکەیاندا، بەڵام ئەم جارەش بێهودە بوو. هاوزەمان لەگەڵ بەخۆکەوتنی جەنگی دەرباری قاجار و سازدان و بەڕێکردنی قشون و میلیشیای ئێلات بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕینەکە، تەقەلا دیبلۆماسیەکانی شا سەرکەوتنی بەدەزێنا. لەلایەکەوە ئەلێکساندەری دووەم فەرمانیدا بە هێزەکانی رووسیا لە قافقاز بچێتە سەر سنووری ئازەربایجانی خوارو بۆ ئەوەی لە کاتی پێویستدا بە قازانجی ئێران خۆیان لە جەنگ هەڵقورتێنن. لەلایەکی ترەوە گەلە کۆمەچی دیبلۆماسی رووسی بەریتانی ئێرانی لە ئەستەمبوڵ توانی بابی عالی ناچار بکات هێزەکانی خۆی لە مۆش، بەتلیز، ئەرزڕۆم، ئەرزنجان و وان کۆبکاتەوە بەرەو هەکاری و مەڵبەندەکانی ڕاپەڕینی بنێرێ، شوێنە استراتیژیەکان بگرن و سنووری ئێرانی عوسمانی قایم بکەن. کشانەوە و تێشکان. هێزەکانی هەردوو قۆڵەکە پشێوی تەواویان تێکەوت. هەندێکی دوای بەدەزێنانی تاڵان بێپرسگەڕانەوە ماڵی خۆیان. هەندێ وەرەی بەردا و لە ترسی گەیشتنی هێزەکانی ئێران بڵاویان لێکرد. هەندێکیشیان بەنیهێنی یا بە ئاشکرا ریزی ڕاپەڕینیان بەجێ هێشت و دایانە پاڵ دوژمن. هێزەکانی ئێران کەوتبوونە ڕاونانی هێزەکانی ڕاپەڕین. لە هەمان کاتدا بە توندی کەوتنە سزادانی بە کۆمەڵی خەڵک. دانیشتوانی گوندەکانیان بە زۆری ئەکوشت، ماڵ و داراییان تاڵان ئەکردن و ئاوایەکانیان ئەگرەدان. ئەو خەڵکەی توانی لە پەلامان ڕزگار ببێ پەنایان بردە بەرناوچە شاخاوەکانی سەر سنووری عوسمانی ئێرانی. هێزەکانی هەردوو قۆڵەکەی لەشکری شێخ بە ناڕێک و پێچی بڵاویان لێکرد. شێخ عوبەیدوڵڵا و عەبدولقادر و محەممەد سدیقی کوڕی لەگەڵ هەندێک لە هێزەکانی لە مانگی زیلحیجە 1297 تشرینی 2880 لە سنوور پەڕینەوە بۆ ناوخاچی عوسمانی و گەڕانەوە بۆ ناوچەی شەمزینان. هەمزە ئاغاش بەچێ قەندیلدا ئاوای دیوی مەنگوڕایەتی بوو. پلانی جەنگی ئازادکردنی کوردستانی ئێران بە تێشکان دوای هات. لەشکری ڕاپەڕین نەیتوانی سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ لە ئازادکردنی شاری گرێن یا شوێنی استراتیژیدا. تەنانەت ڕاپەڕینەکە نەتەنیەوە بۆ ناوچەکانی سنە و کرماشان کە بەشێکی گرنگ و فراوانی کوردستان بوو. هەروەها لەبەر ناڕێک و پێچی و بێدیسپلینی و بێسەروبەری نەیتوانی لە چەند هەفتەیەک زیاتر خۆی ڕابگرێ، چ بۆ هێشتنەوەی ئەو شوێنانی ئازاد کرابوون و لەژێر دەسەڵاتی خۆیدا بوون و چ بۆ بەرەنگاری شکاندنی هێرشی قشوونی ئێرانی. لەبەر نەشارەزایی لە زانستەکانی جەنگ و تاکتیکەکانیدا نەیتوانی جەنگی نیزامی لەگەڵ قشوونی ئێران بکە، هەروەها نەیتوانی درێژە بەکاری چەکدار بدات بە شێوەی جەنگی پارتیزانی. قشوونی ئێران وەکو کێژزن و سیوێتی کە پێگاتە بوو لە 20,000 کەس و چەند عڕادەیەک تۆپ بە سەرکردایەتی حیشمەتالدەولە کەوتو بۆ ڕێ بۆ دامرکاردنەوەی ڕاپەڕینەکە. حیشمەتالدەولە لە ڕێگا مرد. لەبەر ئەوە ناسڕەدین شا فەرمانیدا بە میرزا حسێن خان سەرکردایەتی عەمەلیاتەکە بگرێتە ئەستۆ. چەند ئەفسەرێکی نەمسەیش لە ناو قشوونی ئێراندا بوون. سوپاس سالار گەیشتە سەڵدوز. کۆتایی هێنا بە سزادانی بە کۆمەڵی خەڵک، کوشتار و تاڵان و ئاگردانی ماڵ و ئاوایی. ڕۆژی 12 محەڕەم الحەرام گەیشتە ورمێ، لەوێ کەوتە ڕێخستنەوەی کاروباری ناوچەکە. میرزا ڕەزاخانی سەرتیپ و معین سەدارە و میرزا هاشمخانی سەرپەرشتی ئەرمەنیەکانی نار بۆ گفتوگۆ لەگەڵ کاربەدەستانی عوسمانی دەربارەی شێخ عوبەیدوڵڵا و هاوکارەکانی. گفتوگۆ لەگەڵ تورک. کاربەدەستانی تورک ئەیانویست شێخ بەخۆشی بخەنە داوە، کەوتنە هاتوچۆ بۆ لای و گفتوگۆ لەگەڵی بۆ ئەوەی بیبەن بۆ ئەسەمۆڵ. شێخ ئەبێ خۆی هیوای بە بەڵێنەکانی تورک هەبوو بێ، چونکە بەو بۆنەیەوە ئەم نامەیە بۆ کوردەکانی سنوور و بۆ ئاوارەکان نووسیوە. لە پاش پێڕاگەیاندنی سەلامی مشتاقانە، هەر کات لە ڕووی خۆشەویستیەوە ئەحواڵی ئەملا بپرسن، بحەمدلله کارەکان لەلایەن لای بڵندی دەوڵەتی باڵاوە بە ئارەزووی دڵی خۆشەویستانە. لەم ڕۆژانەدا جەنابی سەعادەت مەئاب ئەحمەد بەگ یاوەری حەزوری هۆمایانی حەزرەتی شاهانە خولی دەڵڵا و مولکەهوو بۆ هەندێک کاروباری نهێنی نێردرا بۆ ئێرە هاتوو وەلحەمدولیللا لە هەموو ڕوویەکەوە کارەکان ڕووبەڕێگە و بەپێی مەبەستە. ئەگەر نیفاقی ئەهالی کوردستان و بێسەبری ئاوارەکان نەبێ کار بە ئەنجام گەیشتووە و دروست بووە، چونکە هەموو دەوڵەتان حکوومەتی عەجەمیان بە ناحەق داناوە و حەقیان بە ئێمە داوە. بڕیار وایە کوردستان تەسلیمی خۆمان بکەن. لەبەر ئەوەیە عەجەم شڵەژاون و هەوڵی ئیستیمالەتی ئاوارەکانەدەن. هەڵبەت ئەوەندەی لە توانای ئێوەدا بێ ئەبێ هەوڵی ئیتیحاد و ئیتیفاقی کوردستانی ئەولا بدەن و ئاوارەکان تەقویە و تەسویە بکەن کە ئارام بگرن و بێسەبری نەکەن و بە درۆدەلەسی ئێرانەکان هەڵنەخەڵەتێن و هەر کەس بێ ئیزن و ئیجازەی ئێمە هاتوچۆ بکا و بگەڕێتەوە بە دوژمنی گەورەی ئێمەدا ئەنرێ. چاوەڕوانی وەڵامی سەلامەتی و مەرجوعاتم. کاربەدەستانی تورک هێزێکی زۆریان هێنا بۆ ناو کوردستانەوە.
لە باتی ئەوەی کوردستان تەسلیمی شێخ بکەن وەکوی گفتیان پێدا بوو بە گیراوی ڕەوانەی ئەستەمولیان کرد و لەوێ دەست بەسەر دایاننا.